پێشەکی جێژە پیرۆزەی مسلمانان دەکەین بەعامەوە و جا میلەتی خۆمان میلەتی کوردی مسلمان لەخوای گەورە داوا دەکەین کە ئەو جێژنە دەیان جار بەسەر میلەتی ئێمەدا بگەڕێتەوە و دووربین لە مەشاکل و مصیبەتەوەوانێک کە ئەیانەوێ تەعەدامان لێ بکەن خوای گەورە دەستیان درێژ نەکات لەوە ئەوەی غەدرمان لێ بکەن. دوعامان لۆ کورد و کوردستان کە دەلۆ برا پێشمەرگەکان لە هەستەنگەر خدای گەورە بیان پارێزی ئینشاڵڵا دووبارە و سێبارە دوعاکەن لەبەر خدای پارێن ئینشاڵڵا برا پێشمەرگەکانمان نازیحکەن سەرکەوتوو بن ئینشاڵڵا خدای گەورە بیان پارێزی لۆ کورد و کوردستان. С прошедшим идом, как говорит, в этом не так уж, потому что в последнее время политические взгляды на ислам очень усилены, поэтому я думаю, что вот большинство вот молодежи, наверное, от испуга или что не так. Ну, слава Богу, за это спасибо правительству России за организованные на этом праздника. ئێمە وەکو کورد ئەمڕۆ بەشداریمان کرد لە مەراسیمی جەژنی قوربان و بە کللتوری کوردی و بە جلوبەرجی کوردی بەشداریمان کرد و ئەمەش وەکو ناساندنێک لە بۆ پێشمەرگە خۆشەویستەکان. Very great. We can make a salat in here, great mosque. In Muslim, very peace and very happy. Yeah. Yes. سمع الله لمن حمده الله أكبر. ئێرە شوێنێکی گەشتیاری سۆرانە کە پێم خۆش بوو ببینم ئەڵبەتە من چەند جاری دیکەش هاتووم زۆرم پێ خۆشە بەڵام یەک سەری کەم و کوڕێک هایەکی هەیە کە زۆرم پێ خۆش بوو ساڵ بە ساڵ کە دێم ئەو کەم و کوڕیانە ببینم کە چارەسەر کراوە بەداخەوە نایبینم. وەکو ئامادەکاریەکان ئامادەکاری باشیراوە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە سوپاسەوە لەگەر هەردوو قایم قامەتی قەزای سۆران قەزای ڕەواندز و لەگەر یەکە بەڕێوەبەرەتەکانی پۆلیسی هاتوچۆ بەرگری شارستانی ئاسایش و هەروەها کۆمپانیای خۆراک لیژنەی ئابووری تەندروستی بۆکردنەوەی نانەواخانەکان قەسابەکان وەروە سێشخانە میلەکان خاوێنکردنەوەی ناوچە گەشتارەکان هەموو ئەمانە ئامادەکاری بەشێکی ئامادەکاریەکان وکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئێمە کردمان بۆ ئەوەی بتوانین لە ڕۆژانی جەژن کەشێکی باش فەرهەمکەین بۆ گەشتارانی سەردانی ناوچە گەشتارەکان دەکەن.